داوای مامۆستایانی وانەبێژ ڕەوایە بە دوو هۆکار. هۆکاری یەکەم پەروەردە خۆی پێویستی بە مامۆستا هەیە و فەراغ و کەلێنی هەیە. چەندین خوێندنگە لە شارۆچکەکان لە لادێکان ئەگەر ئەم مامۆستا بە ڕێزانە نەبن دائەخرێن کە ئەمە مەسلحەی عامەیە و پەیوەندی بە مناڵی خەڵکی هەژارەوە هەیە. خاڵێکی ترەوەیە وەکو گەنجێک مافی ئەویان هەیە حکوومەت هەلی کاریان بۆ بڕەخسێنێ چ لە کەرتی گشتی چ لە کەرتی تایبەت. لە کەرتی گشتیا ئێستا فەراغ هەیە ئێمە ئەزانین حکوومەت پارەی هەیە ئیمکانیاتی هەیە داهاتی هەیە بای ئەوەندەی بە سیستەمێکی عادیلانە مامۆسایان دابمەزرێنە لە کەرتی تایبەت لە کەرتی تەندروستی بەپێ پێویست لە کەرتەکانی تریش بە هەمان شێوە. بۆیە ئێمە جەخت لە داواکانیەکان نەکەینەوە پشتگیریانەکەین پاڵپشتیانەکەین و لەگەڵ ژمارەیەک ئەندام پەرلەمانی دڵسۆز یاداشتێکمان بە واژۆی نزیکەی 40 ئەندام پەرلەمان پێشکەش کردووە بەداخەوە هەڵبژاردنەکان بووە هۆی دواخستنی کۆبنەوەکانی پەرلەمان کە ئەمە هەر خۆی بۆ خۆی ناڕەوا بوو ئەبوو لە کاتی هەڵمەتی هەڵبژاردن و بانگەشەشا پەرلەمان کارەکانی خۆی بکا و پەکی نەخا. ئێمە هیوادارین لە هەفتەی داهاتووە لە زووترین کاتە یەکەم کۆبوونەوەی پەرلەمان ئەم یاداشتە ڕەچاو کرابێ کە بە پێی پەیڕەوی ناوخۆ و یاساکان پێشکەشمان کردووە بۆی داوای ئەم بەڕێزانە لەوێ لە پەرلەمان کە نوێنەرایەتی هەموو خەڵکی کوردستان و ئەمانی شەکال لەوێ گفتوگۆ بکرێ بە ئامادەبوونی وەزیرانی پەیوەندیدار بە تایبەت وەزیری پەروەردە و وەزیری دارایی. ئەوە کارەکەن بۆ بانگێشکردنی ئەو وەزیرانی کە پەیوەندیدارن. بەڵە لە یاداشتەکەمانە داوامان کردو دەستەی سەرۆکاتی پەرلەمان وەزیرانی پەیوەندیدار بەم قەزیە و بانگێشتکە کە بریتین لە وەزیری پەروەردە و وەزیری دارایی بۆ ئەوەی بۆمان ڕوونکەنەوە هەم پێویستەکە هەم بۆچی بەم جۆرە مامەڵە لەگەڵ مامۆستای وانەبێژەکەن هەم پێویستە بۆ داینامەزرێنن و لەوەش خراپتر بۆچی لەسەر بنەمای وانە مامەڵی لەگەڵاکەن. پێشتر مەقتوعێکیان هەبوو ئێستا مەقتوعەکەش نەماوە مامۆستایەکە بێت 100,000 بدا بە هاتوچۆ لە مانگەکە دوایی 30,000 بنێ